بەڵام من کە لەدایک بووم مرۆڤێکی ساغ بووم یعنی جەستەم لە ساسە ساغ بوو بەڵامی تر بەهۆی بژێوی ژیان وەکو زۆرە لە گەنجەکانی تر لە ئەم وڵاتەیە لە هەرێمی کوردستان لە کاتی پیاکردنی بژێوی ژیانە ساڵی 96 بەداخەوە چاوێک و قاچێک و قاچەکەی ترم و دەستێک و بەشە لە هەستی بیستنم لە کارەساتێکا لە دەستیاوە. لە ماڵەوە کەلوپەلی وەرزشم هەیە بە زۆک و شاخەوانی ئەتوانم بڵێم لە ساڵی 2016 دەستم پێ کرد سەرەتا لە چیای گۆیژا ئەو کاتە بەڕاستی باوکی بەڕێزم لەگەڵمە هات بەیەکەوە چوین بۆ گۆیژا بە تایبەتی بەیانیان بەڵام وەکو ئاشنایی لەگەڵم گروپانە ئەمە دووەم گەشتمە کە لەگەڵیان نایم چکە ناوچەکە تا بڵی سەختەوە ناکرێت بە تەنیا بەم دۆخەوە بێ بۆ ئێرە بەتاکید داین لەبەروی تۆ جەستەت نییە یا خودت کەسێکی کەم جەستەی ئەخلیسکەی هەڵەکەوی ڕەگە عەزەتی بێ بێگومان ڕوبەڕووی و دۆخە بیتەوە بەڵام وەکو خۆم ئەوەش بەشێکە لە گەشتەکە ئەوەش بەشێکە لە چێژبینین چونکە من زۆر جار وتومە مرۆڤی خاوەن پێداویستی تایبەت هەموو ئەو کێشانی کە خەڵکی کۆمەڵگەی ئێمە هەیەتیویش هەیەتی بەگشتی و پاشان کێشەکانی خۆی پێشەی وام لەبێ ئەو کاتە لە هەرێمی کوردستان وەرزش و هونەری شاخەوانی نەبوو کەس باسی نەکرد بەس تۆپتۆپێن مەکرد تۆپتۆپێن زۆر یاریچێکی باش بوو. لا خۆتە نییە بەڵە دیارە ئەو کاتە کە ئەو شتە قەوماوە من لە دوی ناوەندی بووم عیندەرە چوون بۆ سەی ناوەندی ئەتر بەردەوام بووم لە خوێندن بەڵام بێگومان بە زەحمەتێکی زۆر هەم لە ڕووی جەستەی هەم لە ڕووی ئەو ئازارە دەرونی کە تۆ لە کۆمەڵگەی ئێمەیە بەهۆی حاڵەتێکی جەستەیەوە بە بتێنێتێ ئەی چێژی ڕوبەڕوویە بیتەوە بە هەر حاڵ 2002 لە زانکۆی سلێمانی کۆلێجی پزیشکی ڤێتەنەری وەرگیرام 2007 کۆلێجم تەواو کرد 2008 لە بەڕێوەبەرایەتی ڤێتەنەری سلێمانی دامەزرام من دکتۆرە نەبووم لە ژوورەوە دانیشم و لەسەر مێزی شوکارەکانم کەم بەڵکو هەمیشە لە دەرەوەی فەرمانگە سەرقاڵ بووم بۆ نمونە سەرپەرشتی تیمەکانی سەگی پۆلیسی بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانیم کردووە گرتوخانەی سووسەی فیدراڵی باخچەی ئاژەڵان بەڕێوەبەرایەتی مین و زۆربەی گوندەکانی دەوروبەری پارێزگای سلێمانی من بە کاری مەیدانی چوومەتە ناوی سەرپەرشتی هەڵمەتی کوتان نەشتەرگەری ئاژەڵ چارەسەری نەخۆشی تا 2007 لە ماستەر وەرگیرام لە بواری نەخۆشیزانی پاسۆلۆجی و ساڵی 2020 ماستەرنامەکەم تەواو کرد دوجار خولی پێداگۆجی خوێنوێسە وەکو مامۆسایەکی ئەکادیمی لە پەیمانگای ناشناڵ بۆ زانست و تەکنۆلۆجیا وانەی فیسۆلۆجی ئەڵێمەوە جگە لەوە خۆشم هەر بەهرەیەکم هەبوو حەزم لە ڕاگەاندن بوو بۆیە ئامادەکار و پێشکەشکاری بەرنامی ڕادیۆیی بووم لە ڕادیۆی دوا ڕۆژ تاو کاتی ئێزدەکە داکراوە ئێستش ئەم کاتە چەند بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی ئامادە و پێشکەشەکەم لە تەلەڤیزیۆنی خاکە کەناڵێکی ناوخۆیی.